سڵاوتان لێبێ و ڕۆژەوی ڕۆژتان پێشکەش دەکەم بەو هیوای هەموو لایەکتان تەندروست باش بن و بەیانێکی ئارام بۆ هەموو لایەک. سەرەتاش دەمێ ئاماژە با کەش و هەوا بم. کەش و هەوا ئەمڕۆ جێگیرە و پلەکانی گەرمان مامناوەندە و ئاسمان خۆرە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا حاڵەت و ڕووداوی جۆراوجۆر و نەخوازرا و ڕوویدا. لە هەمان کاتیشدا دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای کۆنگرەی لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کردەوە کە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا بەردەوامە و باسی لا پرۆژەی لامەرکەزێت کرد کە ڕایگەیان پرۆژەی لامەرکەزێت بۆ تەنها پارێزگایەک قابلی قبول نییە. دەمێ ئاماژەش بەوە دەم کە فڕۆکە جەنگیەکانی سوپای تورکیا هێرشی بۆ سەر چیای گارە لە پارێزگای دوهۆک دەست پێ کردووە و شەڕێکی قورسیش لە نێوان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و سوپای تورکیا ڕووی داوە و سوپای تورکیاش سەربازانی خۆی لەو ناوچەیە جێگیر کردو و بە شڕیش بردومانی ئەو ناوچەی کردووە. بۆ تەواوی زانیاری و ڕووداوەکانی 24 کاتژمێری ڕابردوو دەچینە لای پەیامنێرانمان. سەرەتاش دەچینە لای هەژار ئەنوەر لە هەولێر. سڵاوت لێبێ هەژار، بەیانی و باشکار و چالاکیەکان و ڕووداوەکانی 24 کاتژمێری ڕابردوو لە هەولێر چین؟ بەیانی ئێوە و بینێرانی شار پرێس باش. ئەمن دەمێ باس لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە دوێنێ ئەنجامیدا دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە هەندێک لە قسەکانی نیگەرانی و ناڕەزایی خەڵکی و ڕۆژنامەنووسان و سالاکانی مەدەنی و بەشێک لە ساودێرانی سیاسیشی دەکەوتەوە. ئەویش ئەوەیە کە باسی لەو کرد کە مەلەفی نەوت ڕادستی بەغدان ناکەن. بەشێک لە ئابووری ناسان پێیان وایە کە ئێمە قسەمان لەگەڵکردن دەڵێن ئەمە کاریگەری لەسەر بازار دروست دەکات و تۆزێک دیسان خەڵک بێتاقەت دەکات، چونکە هەموو لە چاوانەوەیە ئەو شاندەی کە لە هەولێر و دەچێتە بەغدا کە دەچێت بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا لە کاتی ئێستاشدا گفتوگۆ لەسەر بودجە هەیە، بودجەی عێراق بەبەسمانە خەڵک سابڕێەوە دەکات ڕێککەوت نزیک بوونەوە، بەڵام ئەم جۆرە قسانانە پێیان وایە هەردوو لایەک دوورتر دەکاتەوە. ئەمە یەکی چیان. دووهەم دەبێ باس لەو بکەم هەر سەرۆکی حکوومەت لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە باسی لە دەستگیرکراوانی بادی ناکرد. هەندێک قسەی کرد گوتی ئەوانە تۆمەتیان لەسەر ساغ بۆتەوە و ئەوانە واتە دەستگیرکردنەکە دەستگیرکردنێکی یاساییە و کۆمەڵک تۆمەتیشیان لەسەرە. بەشێک لە یاساناسان مەقسم لەگەڵیان کرد پێیان وایە سەرۆکی حکوومەت پێش دادوەر کەوتووە، پێش دادگا کەوتووە و ئەمە ئەم قسانە ئەوان دەستکراوەتر دەکات بۆ ئەوی بتوانن بە هەر مادەیەکی یاسایی سزایان بدەن و ئەم قسانی سەرۆکی حکوومەت و دەستگیرکراوانی بادیان کە چەمانگێکە لە زیندانەکانن لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا کە سوکاری ئەوان بەنیازی و بن لە بەردەم بارەگای گروپەکان لە شاری هەولێر گرتنوویەک ئەنجام دەم لە یادداشتێک دێدا داوای ئازادی و ئازادبوونی کە سوکارەکان کرد، بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایش و سالاکە مەدەنیەکان سەرجەمیان دەستگیر کران تا درەنگانی ئێوارە دوات جار خەڵکیان بە بەڵێننامە پڕکردنی بەڵێننامە ئینجا ئازاد کران. جگە لە بابەتە دەبێت باسی بابەتیشی دیکەی سەرۆکی حکوومەت کە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە باسی کرد کە باس لەوە دەکات دەڵێ دەمێ بگەڕمەوە سەر بابەتی بەغدا دەمێ باز باکەم کە باسی دار موسە کرد کە چۆن موسە دابەش دەکرێت بە پێی داهات موسە دابەش دەکەن ماگانە داهاتی هەرێمی کوردستان چەند بێ بەو شێوازە دابەش دەکەن. واتە ئەگەر ئێستا لە 21 لێبرین بێ بۆ نمونە لەم مانگە داهاتی هەرێمی کوردستان کەم بێ ڕەنگە ئەم 120 بێتە 140 یان 30 یان زیاتر بێ. پێشتریش ئەمە وەزیری دارایی ئەمە ڕاگەاندم و دیسانی مەخسەوە لەگەڵ ئابووری ناسان کردەوە باسی لەوە کرد کە تاچی کورد سەرچاوی نادیار دەبی ناتوانێت بەرنامەکانی ژیانی ڕێکخۆ بەپێی ئەو داهاتێکەتی خۆی پێ بژێنێ و ئەمە کۆمەڵەت کێشە و گرفتی ئابووری و کێشەی کۆمەڵایەتیش دروست دەکە لە نێو خێزانەکان، چونکە نازانرێ مانگانە موسەکەی چەندە. و ئەمە قسەکردن لەسەر کۆنگرە ڕۆژنامەوانەکەی سەرۆکی حکوومەت کە ڕاوبۆچینی یاسا ناسان و ئابووری ناسان و ساودێری سیاسی وەربانگرتووە لەسەر بابەتەنە. دەمێ باز دەکەم کە وا بڕیارە کاتژمێردا ئەمڕۆکە لە بەردەم بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر 200 پزیشک گربنەوەیەک ئەنجام دەن. گربنەوەکەیان چی ناڕەزایە لە بەرامبەرەوەی کە فەرمانی
گواستنیان دەرکراوە ببێ ئاگاداری بەبێ هیچ هۆکارێک کە خۆیان باز دەکەن بۆ سنوورەکانی سۆران قەزای سۆران و حاجۆران واتە سەر سنوور دانوێت لە بەردەم بڕێناتی گشتی تەندروستی هەولێر لێ گرنگەکان ئەنجام بدەن گرنگیش ناڕزایی بۆی ئەم گواستنەوە فەرمانی گواستن ڕابژیرێت و تەندروستی هەولێر هۆکارێکی باوەڕ پێکراویان پێ بدات کە لەسەرچی دایان گواستنەوە بۆ سەر سنوور. بەڵێ هەژار زۆر سپاس بۆ زانیاریەکانت دەچینە لای هەوراز ئەحمەد لە سلێمانی سڵاو لێبێ و بانی باش کار و چالاکیەکان و هەواڵەکانی 24 کاتژمێری ڕابردووی سلێمانی چین. ساکر سڵاتان لەبێ سڵاو لە بینەرانی شارپرێس دیارە من وەک ڕۆژانی ڕابردوو ئەمەوێت لە ڕۆژی کەشوهەوا دەست پێ بکەم با پێ پێشبینەکانی کەشوهەوا ئەمڕۆ ئاسمانی سلێمانی خۆر دەبێت و بەرزترین پلەی گەرما 19 پلە نزمترین پلەی گەرماش 2 پلەی سیلیزی دەبێت. جیاواز لەوە لە کاتژمێردا لە ڕێخە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە قی سلێمانی لە یادی دامەزراندنی رادیۆدا دیارە چالاکیەک بۆ بەڕێوەبەرانی رادیۆکانی ئەم سنوورە ئەنجام دەدەن و بڕیارە کۆبوونەوەیەک لەو بارەوە بەڕێوە بچێت. جیاواز لە چالاکی و پرسەکانی ڕۆژ ساکار دیارە دوێنێ بۆ شاری سلێمانی ڕۆژێکی جیاواز بوو چونکە چەند حاڵەتێکی جۆرا و جۆر ڕوویدا لەوەی کە دوێنێ نزیکەی کاتژمێر 30 خولەک بوو لە بازگەی تاسلوجە دیارە گرژیەک لە نێوان هێزەکانی ئاسایش و هێزی ئاڵتونی کە سەر بە شێخ جعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە دیارە گرژیەک دروست بوو لە ئەنجامی ئەو گرژێدا دیارە 6 ئاسایش بریندار بوو 4 لە هێزە ئاڵتونیەکەش بریندار بوو یەکێک لە ئاسایشەکانیش دیارە بەهۆی سەختی برینەکەی و پاشگاندنی بە نەخۆشخانە گیانی لێدەستا. لەسەر ئەو ڕووداوە دیارە بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی ڕاگەنراوێکی بڵاو کردەوە و ڕووداوەکەی با لێک تێنەگەیشتن لە نێوان ئەو دوو هێزە هەژمار کردو هاوکات شێخ جعفەر شێخ مستەفا کە سەرۆکاتی هێزی ئاڵتونی دەکات ئەویش بە هەمان شێوە ڕاگەنراوێکی بڵاو کردو و ئاماژە بەوە کرد کە ئەو کەسانەی کە هۆکار بوون بۆ ئەو گرژیە ڕاپێکی یاخود ڕادستی یاسا دەکرێن و ڕوبەڕووی یاسا دەکرێن و هەر هاوکات ئاماژەی بۆش کردو لە ڕاگەنراوەکەیدا کە هێزی ئاسایش بە هێزی نیشتیمانی و هێزێکی هەمووان دەزانێت. جیاواز لەوە هەر دوێنێ لە شاری سلێمانی لە پاشنیۆڕۆکەی لە نێو بازاڕی شاری سلێمانیدا دیارە دەمەقاڵەی لێ نێوان دوو کاسبکاردا دروست بوو بۆ هۆیەوە 4 کەس بە چەقۆ بریندار بوون. ئەو ڕووداوانە لە کاتێکدا دیارە لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە شاری سلێمانی بە هەمان شێوە لەلایەن کوڕی بەرپرسیەکەوە تەقە لە ماڵی ئەفسەرێکی پۆلیس کرا و لە هەمان کاتیشدا چەند ڕۆژێ پێش ئێستا لە یەکێک لە بارەگاکانی سلێمانی تەقەی لێکرا بارەگا حزبیەکان مەبەستمە دیارە ئەم ڕووداوانە لە چەند ڕۆژی ڕابردوودا وای لە هاوڵاتیان کردووە کە هەست بە دڵی ڕاوکێ و نیگەرانی بکەن لە پاڵ نەبوونی موچە و خراپی دۆخی ئابووریاندا هەست بە بۆشاییەکی ئەمنی تا ڕادێک دەکەن لە سنوورەکەدا و پێیان وایە کە ئەم ڕووداوانە جێگای قبولکردن نییە لەلای ئەوان وێڕای ئەوەی کە موچە نییە خراپی دۆخی گوزەرانیان هەیە ئێستا خەمێکی دیکەیان هەیە هاوڵاتیانی ئەم سنوورەکە کێشەی ئەمنی و نەبوونی ئەمنیەتە لە سنوورەکەدا. هاوکات هەر دوێنێ لە یەکێک لە بەنزیخانەکانی شاری سلێمانی بەنزیخانەیەک با بڵێن تەقیەوە بەنزیخانەکە زیانێکی زۆری بەرکەوت و لە هەمان کاتە بەڵام ئەوەی دەست ئێمە گەشتووە تاوەکو ئێستا زیانە جگە لە زیانە مادیەکان زیانی گیانی بەدواوە نەبووە. هەر ئەمە ئاماژە بۆ بەمساکار دوێنێ ئێوارەی دوێنێ لە قەزای چەمچەماڵ لە پاش ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە بریندارکردنی شەڕەکەی تاسلوجە و بریندارەکانی ناو بازاڕ و شەڕ و دەمەقاڵەکەی ناو بازاڕ ڕوویدارستاوەکەی شاری سلێمانی لە قەزای چەمچەماڵ دیارە ئاسایشێک درایە بەردەست ڕێژی گولە و دەست بەجێ ئەو ئاسایشەش گیانی لەدەستدا بۆیە هەموو ئەو ڕووداوانە وەکو ئاماژەم پێکرد هاوڵاتیانی ئەم سنوورە بە ڕووداوی نەخوازراوی ناو دەبن و داوا دەکەن ئاسایش و ئەمنیەت بۆ سنوورەکە بگەڕێتەوە. ساکر ئەمە کۆی چالاکیەکان و ڕووداوەکانی 24 کاتژمێری ڕابردووە کە من پێم ڕاگەاندن دەگەڕێمەوە لە ئێوە بۆ ئەوەی هەر پرسیارەکان هەیە.
سپاس بۆ زانیاریەکانت هەوراز ئەحمەد لە سلێمانی دەچینە لای شادی ئەمین لە هەڵەبجە. سڵاوت لێبێ بانی و باش لە شاری هەڵەبجە کار و چالاکیەکان و ڕووداوەکانی بچوار کاتژمێری ڕابردوو چین؟ شادی گوێبیستمانی؟ بەڵێ دیارە شادی گوێبیستمان نییە لە ڕووداوەکانی کە هەوراز ئەحمەد بەیانێتمان پێڕاگەاندین کە لە شاری سلێمانی چەندین ڕووداوی نەخوازرا و ڕوویدا. شادی گەڕایەوە لامان. سڵاوت لێبێ شادی و بانی باش، کار و چالاکیەکانی شاری هەڵەبجە چین؟ بەڵێ دیارە شادی سەوتی لە لای ئێمەوانێ زۆر باش نایەت، دەچینە لای ڕێبین محەممەد لە گەرمیان. سڵاوت لێبێ و بانی و باشکار و چالاکیەکانی کاری گەرمیان چین؟ بەیانیتان باش. من کار و چالاکیەکانی ئەمڕۆی گەرمیانتان بۆ پێشکەشەکەم. سەرەتا چینە شاری کفری کە دیدارێک بەڕێوە چێ بۆ لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە هۆڵی ڕۆشنبیری کفری بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان، چونکە لە شاری کفری شارێکە ئێستا لەم کاتەدا پەرایۆزخراوە و داخراوەش هەلی کار لەو شارە زۆر کەمە و لە ڕابەش دووشدا بۆ بوژانەوەی کفری لە سلێمانی دیدارێکی تریان بەڕێوە برد. کۆمەڵێک خەڵکی سڤیل یا مەدەنی لە هەوڵی ئەوەدان بۆ ئەوەی کە شارەکە ببوژێنەوە لە ڕووی ئابوووریەوە بۆی خەڵکەکەی بتوانن هەلی کاریان دەست بکەوێت. و بابەتی دووەممانیان هەواڵی دووەمانەوەیە کە پۆلیسی ژینگە و دارستانی کەلار ئامارێکی بڵاو کردەوە لە ماوەی ڕابردوو 14 ڕاوچی دەستگیر کردووە کە حەوت چەکیان پێ بووە، چەکەکانیان دەستیان بەسەرا گیراوەتایە و بڕی 1,30,000 دینار غەرامەی کردوون. لە کەیسی لەو کەیسەی کە ئێستا زۆر بابەتیشی گەرمە لە گەرمیانە، کەیسی مەرجی پەروێزخانە لەلایەن دادگاوە دوو شایدی کەیسەکە بانگێشکرا بوون بۆ بەردەم دادگا بۆ ئەوەی شایدی بدەن، نەچوو بوونە بەردەم دادگا ئێستا فەرمانی دەستگیر بۆ دەرکردوون بۆ ئەوەی لە بەردەم دادگا ئامادە بن شایدی بدەن. لەلایەکی ترەوە بەڕێوەبەری پەروەردەی کەلار ڕایگەیاندووە کە بۆ ناوەندەکانی خوێندن پێداویستیان دابین کردووە بۆ خۆپارێزی، بەڵام ئێستا ڕەنگە ئەو پێداویستیانە لە بەردەوامی بەکارهێنانیان کەم کا بۆ جارێکی تر داوایان لە وەزارەتی پەروەردە کردوێتەوە تاوەکو پێداویستی زیاتریان بۆ دابین بکات. لەلایەکی ترەوە فەرمانگەی موچەی فەرمانگە فیدراڵەکان و حکومەت ئەو فەرمانگانەی کە سەر بە حکوومەتی فیدراڵین لێو موچیان بۆ دابینەکرێت، تا ئێستا موچیان بۆ دابینەکراوە. یەکێک لەو فەرمانگانەی کە زۆر گرنگە لە سنووری دەربەنی خان بەنداوی دەربەنی خانە بڕیار بوو لەم چەند ڕۆژە مانگرتن یان بایکۆت ڕابگەێنن، بەڵام ڕایان نەگەیاند. ئێستا ڕایان نەگەیاند، بەڵام چاوەڕوانی هەواڵێکەکان بۆ ئەوەی کە حکوومەت پێشەوەی ئەوان بایکۆت ڕابگەێنن بتوانن ئیش و کارەکانیان بکەنەوە موچەکانیان بۆ دابین بکەن. هەواڵ و چالاکیانە بوو کە لە گەرمیان. بەڵێ سپاس بۆ ڕێبین لە گەرمیان دەچینەوە لای شادی ئەمین لە هەڵەبجە. سڵاوت لێبێ شادی، ئەگە درێژە بە گفتوگۆکانمان بین لەسەر ئەو کار و چالاکیانەی کە لە شاری هەڵەبجە. سڵاتان لێبێت و بەیانیتان باش. زانیاریەکانی ڕۆژ بە ڕاگەاندنی کەشوهاوە دەست پێکەم بەپێی پێشبینەکانی فەرمانگەی کەشناسی و بوومەلەرزانی هەڵەبجە بۆ ماوەی 24 کاتژمێری داهاتوو کەشوهاوی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجەی ڕاگەیاندووە. بەپێی ئەو پێشبینیە بێت ئەمڕۆ ئاسمانی ئەمڕۆی هەڵەبجە ساماڵ و هەور دەبێت، وەها بەرزترین نزمترین پلەی گەرمی 2.0% دەبێت و بەرزترین پلەی گەرمیش 20 پلەی گەرمی پێشبینی کراو دەبێت. و هەروەها جیاواز لەوە دوێنێ بەهۆی شەڕ و ئاژاوەی نێوان بەهۆی
شەڕ و ئاژاوی نێوان یانەی سەی سادق و هەڵەبجە کە لە یاریگای شاخۆی حەمەفەرج بەڕێوەچوو یادێکی دۆستانە لێوان هەردوو یانەکەدا بەڕێوەچوو ئەمە لە کاتێکدا لە گەڕی شەشەمی خولی پلەیەکی تۆپی پێی کوردستان کە لە یاریگای شاخۆ حەمەفەرج بەڕێوەچوو ئەمەش بۆ هۆیەوەی کە لە کاتێکدا سزا بۆ ناوبژیوانی یانی سەی سادق دەرچوو بۆ هۆی ئالۆزی و گرژی لە نێوانیان دەرانی هەردوو لەو گرژی لێکەوتەوە و لە نێوانیشیاندا چەند یاریزانێک و ڕۆژنامەنووسێک تووشی برینداربوون بوون ئەمە لە کاتێکدا بۆ شەڕە بەرد و لە تەبلۆ چەند ڕۆژنامەنووسێک کەوت و سندیکای ڕۆژنامەنووسانی هەڵەبجە لە لقی هەڵەبجە داواکاری ئاراستەی ئیدارەی یاریگای شاخۆی حەمەفەرج دەکات کە داوا دەکات شوێنێکی گونجاو دابین بکات بۆ ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە کاتی یاریەکاندا ڕووماڵ دەکەن و شوێنێکی گونجاویان هەبێت بۆ ئەوەی لەو ڕووداوە نەخوازراوانە بەدوور بن. و هەروەها قایمقامی قەزای سەی سادق ناوی ئەو خێزانە هەژار و کەم دەرامەتانە ڕادەگەیەنێت کە لە سنوورەکەدا بوونیان هەیە ئەمڕۆ قایمقامی قەزای سەی سادق واژۆی لەسەر فەرمانێکی کارگەری کردووە بەمەستی پێکهێنانی لیژنەکە بە نوێنەرایەتی هەریەکە لە فەرمانگە پەیوەندیدارەکان و مامۆستایانی ئاینی و مختاری گەڕەکەکان و هەروەها گوندەکان و لیژنەی مۆلیدە ئەهلیەکان و چالاکوانی مەدەنی پێک هاتووە و کۆکراوی ڕێکخراوەکانیش زانیاری ئەو ماڵانە لایە کە لە سنوورەکەدان و کەم دەرامەتن وەبەست لە پێکهێنانی ئەم لیژنەیە ناوی ئەو خێزانە هەژار و کەم دەرامەتانە کە لە سنوورەکەدا بوونی هەیە بۆ ئەوەی لە کاتی پێویستەدانیان بکەن و هاوکاریان بکەن و هەروەها هەواڵێکی دیکەشمان سەبارەت بە کەسبکارانی بازاری شارۆچکەی خورماڵە داوادەکەن ڕێگایەکی تازە دروست بکەن لە دەرەوەی شار بۆ ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگەرانەی کە لە مەرزی شۆشمێوە دێن و هاتوچۆی بازرگانی دەکەن ئەمە لە کاتێکدا کە داواکاریەکان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە ڕێگایەکی تایبەت لە دەرەوەی شار دروست بکەن بۆ ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانی کە دێن بە ناو سنوورەکەدا ئەمەش لە کاتێکدا کە لە سنوورەکەدا قڕباڵخێکی زۆر لەسەر شقامەکە دروست بوو بۆتە هۆی بێزاری هاوڵاتیان بۆیە هاوڵاتیانیش داوای لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن کە ڕێگە چارەسەرێکیان بدۆزنەوە بۆ ئەوەی بەدوور بن لەو گرفتانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە ئەمە تەواوی زانیاری و چالاکیەکانی پارێزگای هەڵەبجە. بەڵێ سپاس بۆ شادی ئەمین لە هەڵەبجە ئەوە کۆی تەواوی زانیاریەکان بوو کە لە پامنێرانمانەوە پێمان ڕاگەاندن دیارە ڕووداوەکانی دوێنێی شاری سلەیمانی و لە ماوەی ڕابردووشدا چەندین حاڵەتی نەخوازرا و ڕوویانداوە ئەمە وای کردووە کە هاوڵاتیان دڵە ڕاوکەیەک لە ناویاندا بڵاو بێتەوە داواش دەکەن بە زووترین کات چارەسەری ئەو ڕووداوە نەخوازراوانە بکرێت کە سەر و ماڵ و ئەمنیەتی شار پارێزراو بێ بەو هیوای هەموو لایەکیشتان دروست باش بن ڕۆژەفی ڕۆژمان پێشکەشکردن کاتێکی خۆش.